براکەی من دوێنێ شەوی ڕابردوو لە سەعات 12 شەو لە ناحی کۆکس شەهید بوو. ئەوە لە پێناو خاک و نیشتیمان و ئازادی و ئاشتی و ئارامی کوردستانە شەهید بوو. و لە ئاخر چرکە ساتی ئەوەی کە قسەم لەگەڵا کرد سەعات 12 شەو بوو، پرسیارم لێ کەوتم برام تۆ لەکوێی؟ وتی من لە ناحی کۆکزم لەوێندەر شەڕە لەگەڵ داعشە، ئیتر لەوێندەر شەهید بوو. ئێمە وەکو خاوەن شەهید جێگایشان نازیە بۆ ئێمە لە پێناو خاکی کوردستانە، لە پێناو ئاشتی و ئارامی و ئاسایشی کوردستانە. براکەم دیاچ.